سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لەگەڵ دەستپێکردنی دابەشکردنی موچە و دەستپێکی یەکەم ڕۆژی دەوامەکەوە ئەمڕۆ یەکشەممە پشوەکان کۆتایی هات و دەوامی فەرمی دام و دەستگاکان دەستی پێکردەوە لەگەڵ یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی دەوام دابەشکردنی موچەی مانجی 11 دەستی پێکرد. ئێستا دیمەنەکان ئەگوازینەوە ئەو دیمەنانەی کە هەیە لێرە لە سۆران لە بەردەم ئامێرەکانی ATM پرۆسەی دابشکردنی موچە دەستی پێکردووە دوای ئەوەی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی دابشکردنی موچەی مانجی 11 ڕاگەیان کە ئەمڕۆ چەند موچەی چەند شوێنێکدا دەکرێتن لەوانە خانەنشینی شارستانی خانەنشینی پێشمەرگە کە سوکاری شەهیدان و ئەنفال کراون خاوەن پێداویستی تایبەت و زیندانە سیاسیەکان بۆ ئەمڕۆ یەکشەمە موچیان دابش دەکرێتن. ئەمە بەردەم کۆمەڵگەی دارایی سۆرانەوە تا بەردەم گەنجینە لەوێ بانکیش هەیە بەشێک لە موچەخۆران موچەکانیان لە بانک وەرەگرن و ئەوانی تریش لە ڕێگەی ئامێرەکانی ATMەوە موچەی خۆیان وەردەگرن. بەڵام بۆ ئەوانی کە هێشتا نەخراوەتەوە سەر هەژماری من خانەنشینی شارستانی پێشمەرگە کە سوکاری شەهیدان ئەلفان کراوان ئەوانەی تر لە ڕێگەی بانکەوە موچە وەرەگرن. بەڵام ئەوەی ئێستا ئەبینن لە بەردەم ئامێرەکانی ATM کە ڕاکێشانی پارەیە ئەمڕۆ وەزارەتی پەروەردە کە بە فەرمی ڕایگەیان موچەی ئەوان لە ڕێگەی هەژماری منەوە دابەشەکرێتن دوای ئەوەی لە ڕێگەی کورتەنامەیەکەوە فەرمانبەر یا مامۆستا ئاگادارەکرێتەوە بۆ ئەوەی موچەی خراوەتەوە سەر حسابی لە ڕێگەی ئامێرەکانی ATMەوە دەتوانێت موچەکەی خۆی وەربگرێت و ئەوەی لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران هێتن ها لە سیدەکان گرفتێکێ لەوەی ئامێری ATM نیە و داوا ئەکەن لەوێش ئەو ئامێرە دابدرێت.